بەناوی خی گەورە و بەخشندە و میرەبان خۆشەویستان خۆشحاڵین لاوانەیەکی تازەی فێرکاری بەرنامەی ئەدۆب ئافتەر ئیفێکت دوای لە خزمەت ئەوەی بەڕێز و خۆشەویستان لەوانەی شەشەمدا دەمانەوێت باسی ئەوە بکەین کە ئایا ئێمە چۆن نەتوانین سوود لە فایلەکانی تری بەرنامەکانی شەریکەی ئەدۆب وەربگرین هەر یەکە لە فۆتۆشۆپ و ئیلیستریت لە PSD و لە AI ئایا چۆن بتوانین لە پرۆژەیەکی ئافتەر ئیفێکتدا سوود لە فایلێکی PSD وەربگرین و بەرهەمەکەی خۆمانی پێ دروست بکەین. خۆشەویستان هەروەکو دەزان ئەو بڕێزانەی کەوا لە بواری گرافیک و هەروە موشن و داهێناندا یعنی لەم بوارەدا کار دەکەن داهێنانی زۆر گەورە ئەنجام ئەدەن بێگومان ئەمە ژۆکارێکی سەرەکی ئەگەڕێتەوە بۆ دنیای ئەنتەرنێت چونکە لە دنیای ئەنتەرنێتدا تۆ دەتوانی جۆرەها فایلات دەستت بگا بە جۆرەها فایلاتی زۆر بە ئاسانی بە جۆرەها بیرۆکە و فکرەی زۆر بە ئاسانی هەروە لە پرۆژەکانی خۆتدا بەکاری بهێنی کەم بەڕێز هەیە بتوانێت بەبێ ئەوەی سوود لە هیچ بیرۆکە و هیچ فکرێک و هیچ فایلێکی دەرەچی وەربگرێتن پرۆژەیەکی خۆی بخاتە سەر پێ لەبەر ئەوەی کات و وەختێکی زۆری دەوێتن ئەو بڕێزانەی کە لە بواری ڕێکلامدا ئیش دەکەن بەردەوام ڕێکلام ساحب ڕێکلامەکان ئەو کەسانی کە داوای کاریان دەکەن پێیان خۆشە لە خیلالی 5 ساعتدا لە خیلالی یەک ڕۆژدا بەرهەمەکەیان تاوا بێ بۆیە تۆ ناپڕژێکتە سەر ئەوە لەم بوارەدا بچی لە ئەوەری هەتا سفری لە زیرۆ هەتا سەتی تۆ هەموو کارەکە بەرهەمی خۆت بێتن یەکە بێکە بچێت دوی کاری خۆماڵی و 100% خۆماڵی کاتی زۆری دەوێتن بەلای کەمی 7 ڕۆژ هەفتەیەکی دەوێت بۆیە لەبەر ئەوەی کە ئێستا ئاسانکاری زۆر پێیا بۆ خۆشەویستان دەتوان سوود لە فایلاتی تر وەربگرن و لە بەرنامەکەی خۆتان بەکار بهێن و داهێنانی تێدا بکەن و گۆڕانکاری زۆری بخەنە سەر یەکێک لە باشترین وێبسایتەکان پێم وابێ یەکێکە لە باشترینەکان لەوانەیە باشترین باشتری شەوێ وێبسایتی فریپیکە ئەگەر هەموو بەڕێزە توانین دەستی پێ بگاتن لە وێبسایتی فریپیک توانی لە گوگڵش بنووسی دەتوانین لەوێن دەرێ بچی فایلاتی PSD برێن سێرج بکەی ئەو شتێکەوە تۆ برێن ئێستا لەو فەرزنا ئێمە بمانەوێتن ڕێکلامێک بکەین بۆ شەریکەیەکی گەشت و گوزار و وەرگرتنی ڤیزە و بینەوە بەردام ئەوە عادەتەن شڕە ئینگلیزیەک بزانی خراپ نیە ئێستا ئێمە لێرە نووسمان وێب تێمپڵز تراڤڵ لێرە دەتوانی نوعیەتی فایلەکە هەڵبژێری دەتوانی فریبی ینی فایلە ئەوانە دێت چکە ئەوەی ئەم مەلیکەی لەسرە ینی ئەو تاجەی لەسرە ئەوە فرینێ بەس ئاینتر فایلاتی تر دەبێتە فری توانی فری ئاکتیڤکەین لەگەر PSD اینجا ئەو شتێکەوە تۆ لە مێشکتا بینوسی بزانین بە دوای چیا گەڕی ڕێکلامەکە لەبارەی چیا یان پرۆژەکەی تۆ لەبارەی شتێکەوە ئەوە لێروکانە شڕ ئینگلیزیەکش بزانی سێرچی بۆ دەکەی و دەیبینیەوە ئێستا بۆ نمونە بنووسین چێ بەڕێی ئێوە هەر بنووسین هۆلیدەی برین هۆلیدەی سێرچێک بکەین ئێستا فایلاتانێکەوە هیناتی تایبەتە بڵێن بە هۆلیدەی یان بنووسین فود هەمووش PSDە تۆ دەتوانی لە ئیشەکانی خۆت بەکاری بێنی بۆ نمونە ڕێکلامی مەطعەمێک تێ ڕێکلامی پیتزا تێ ڕێکلامی هەر شتێک تێ دەتوانی ئەو بیرۆکانە بە تەواوەتی وەربگری و بیکەیە کوردی وەروە بە هەمان شێوەش دەتوانی کەوا تۆ بچی کاری لەسەر بکەی جا باشترین زۆریان بۆ نمونە ئێستا ئەو پیتزا هەڵبژێرین دەتوانی خۆت ڕجیستەرکەی ئەگەر خۆشت ڕجیستەر نەکرد لە ڕۆژێکدا دەتوانین 3 فایل داونلۆد بکەی ڕجیستەرەکەش ئاسانە ئیمێل وشتی خۆت داخل دەکەی ئەمە داونلۆد دەکەی و یەکسەر دادەبەزێتن بەس یەک ملاحەزەی بەسیط لەبەر ئەوەی تۆ کە ئیش لە ئافتەر ئیفێکت دەکەی ئەگەر هات و ویستت بۆ وایت سکرین بێ فول HD بێتن ئەوە شێوازی فایلەکانی فۆتۆشۆپ لان سکرین بێ پۆتریت نەبێ ببورن پۆتریت و ئەوانە دەتوانانی بۆ سۆشیال میدیا ئێستا ئەم زۆرانە بۆ سۆشیال میدیا ئیسیفادەی لێ دەکرێت بەڵام شێوازی لانسکرین یان شێوازی لاچێشەیی ئەوە بۆ سەرشاشی تیڤیەکان و تەلەڤیزۆن فۆل HD-یەکان بێن دەتوانین سوود و خانزازی لێ وەربگری ئەوە معلوماتە بەسیطانە دەتوان دوایە زیاتر ئێوە شارەزاتر بن هەتا لە ئێمە زیاتر شارەزاتر بن بۆیە بۆ ئەم مەبەستا تۆ ئەگەر بتەوێ برێن بۆ فول HD ئیشەکەی خۆت بیکەی وا باشترە من ئێستا کەلیمەی وێبم لە تەنیژ نووسی بوو عادەتەن وێبەکان لە بۆ شاشی کۆمپیوتەرە شاشی کۆمپیوتەریش لانسکرینە یعنی بەم شێوەیە دەتوانین زیاتر ئیسیفادە لە فایلەکان یان دەتوانی ئەم زۆرانە توان بڵێت تا بزنس کارتیش بێ دەتوانیت تۆ ئیسیفادەی لێ بکەیت و ڕزولوشنەکەی بەرز بکەیتەوە یان خۆی لە خۆیدا دیقەی باش بوو
بۆ نمونە ئێستا دەتوانێت ئەمە داونلۆد بکەیت زۆر بە ئاسانی کاری خۆتی لەسەر بکەیت لانسکرینیشە دوای سایزەکەشی بکەیتە بڵێن 1920 و 1080 اینجا بیبیت لە ئافتەر ئیفێکتدا کاری لەسەر بکەیت. ئێستا ئێمە کار لەسەر کامە فایل بکەین تاوەکو بۆ ئێوەی بەڕێز و خۆشەوی زیاتر ڕوون بێتەوە ئاسانتر بێ چەند جۆرێکم هەڵبژاردووە ئێستا ئەمان بۆ مارکتینگە و ئەوەشیان بۆ داشکان و وەروە بۆ مۆڵەکانە بۆ ئەوانەی کە کەلوپەل جلوبەلێک دەفرۆشن هەمووی دەتوانانی ئیستفادە لێ بکەی و هەروەها ئەمەشیان بلاک فرایدەیە ینی برین داشکانی ڕۆژی جمعە کە لە ساڵی جارێکە لە هەموو ساڵێک دەکرێت زیاتر لە ئەوروپاەوە و ئەمانیان ئی بزنسە هەمووی ئیستفادە لێ دەکرێتن ئەمەشیان بۆ چییە بۆ هۆڵیدەی و ئەوانەیە سپیشال ئۆفەر سپرینگ سیلز ئەمە بۆ نابوو برن ئەمە بۆ کڕین و فرۆشتنی جلوبەرگ و ئەمانەیە سپیشل سپرینگ ئاین داشکانی برین بەهاریە لێرە دەتوانن زۆرێکی هەیە دەتوانین دەستنی شامکەی کامە زۆری ببین 1970 داشکان کراوە. ئێستا با ئیش لەسەر ئەم فایلە بکەین هەر بۆ نمونەی ئێوەی بەڕێز و خۆشەویست داونلۆدی دەکەین حالەتەن داونلۆدی دەکەین فری داونلۆد ئەمە داونلۆدەکەی هاتە سەر لە بەشی تۆلز با لەوێندەرێ داونلۆد بێ ئەوە داونلۆدمان کرد ئێستا با داونلۆدەکە تاوە بێ ئۆپن فۆلدەری لێ بدەین ئەمە فایلەکەیە کە داونلۆد بووە بە ئەکستراچی ئێرەی بکەین ئەکستراک فایل ئۆکەی ئەوە قوتووە بە قوتووە دەچینە دوای تاوەکو ئەوەی بەڕێز و خۆشەویست بتوان سوودمەند بن ئەمە فایلەکەیە ئەمە وێنەکەیتی ینی کۆپیەک لە فایلەکەیە کە بەم شێوەیە بە دیار دەکەوێ و ئەمەش پێزیەکەیتی با ئێستا ئۆپنی بکەینەوە ئۆپنمان کرد ئەمە فایلەکەی لە شێوەی لانسکرینە زۆر ئامادەکراوە دەتوانین بە شێوەیەکی فولی HD بەکاری بێنی و هەروە ئەمەش بە لێرەکانیتی ئەم لێرانە بە هەمان شێوەی خۆی لە ئەدۆب ئافتەر ئیفێکت دەتوانی سوودی لێ وەربگریتەوە حرەکاتی بدەیە دیزاینێکی زۆر جوان و نەوعی پێ بکەی خۆشەویستان ئێستامە لێرە دەوەستین ئەم فایلاتانە ئەم ناوانە دەستکاری دەکەین دەیکەینە کوردی تۆزێک کوردی پێوە دیاربێ دەتوانین بە هەمان شێوە ئێستا برێن ئەو بە ڕێزە ئەلێرا برێن یەکێکی ئەزنەبیە دانراوە تۆ دەتوانی بە هەمان شێوە دای بتاشتەوە بە هەمان ستایل وەرەگرتووە یەکێکی بە کلااود زەمەدانی لە جێدا بنێ بەس ئێستامە کاتی ئەومان نییە برین وانەی فۆتۆشۆپیش لە هەمان کاتدا شەرح بکەین ئێستامە ئەو فایلە دەیگۆڕین تاوا دەیکەینە کوردی بەس دەتوانین ریسایزی بکەینەوە برێن ئەلێرەکە دەیتە ئیمێج تۆ ئیمێج سایزەکەی بیگۆڕی تاواکو بیکەیتە فول HD عادەتەن دەیکەینە چێ 1920 فول HD برێن بۆ HD بشێ ئەو کەیت کەش 1080 ئۆکەی دەکەی ئۆکەی ئۆڵ ئێستا ئەمە فید دادەنیشێ لە بۆ فایلێکی HD لە بەرنامەی ئافتەر ئیفێکتدا ئێستا لێرە ئێمە دەوەستین فاسلەیەک وەردەگرین فایلەکە ئامادە دەکەم ئینجا دووبارە پیشانتان دەدەمەوە دەیکەمەوە لە ئافتەر ئیفێکت دەکەین و تاواکو بزانین چۆنی سوود لەم فایلە PSD وەربگرین لە پرۆژەی داشکانی بەهارەی خۆمان بۆ پێشانگای جلوبەرجی گوڵبەهار یەڵە دەی بەڵێ خۆشەویستان ئێستاش ئەوە فایلەکەی ئێمە ئامادەکراوە بۆ ئەوەی ئێمەش بیبین لە ئەدۆب ئافتەر ئیفێکت کاری خۆمانی لەسەر بکەین و موشنێکی جوانی چەند سرکەی لێسەر لێ دروست بکەین لە مستەقبەلێکی نزیکدا بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست ئامادەمان کرد ئێستا دەڕۆین لە ئافتەر ئیفێکتدا هەمان پرۆژە دەکەینەوە و کاری لەسەر دەکەین ئەمە ئافتەر ئیفێکتە بەخێربێنەوە بۆ نێ گۆڕەپانی بەرنامەی لە تو پێگەیشت و کاریگەر بەرنامەی ئافتەر ئیفێکت خۆشەویستان ئەوە ئاوە
ئێستا دەچین چی دەکەین با بچین ئیمپۆرتی کەین ڕێگاکانی ئیمپۆرتی فیلەکان چییە ئەوەی لە بیری مابێت زۆر باشە ئێمە دەتوانین لە بەشی فیل بچین ئیمپۆرتدا بگرین هەروە دەتوانین لێرە کلیچ لە ڕاست بکەین و ئیمپۆرتدا بگرین هەروە دەتوانین دەبل کلیچش بکەین و لە سەرکی بۆ دەتوانین کۆنتترۆل ئایدا بگرین بۆ ئیمپۆرتکردنی فیلەکان کەوا ئێمامە بەسپانە بینە بەشی تۆڵس لەوێن دەرێ بچیم زانین بە ناوی چی بوو سپرینگ بوو بەر سپرینگ سێ بڵۆفین ئەمە بابیکەینەوە ئەمە ئەو فیلەکە ئێمە دەستکاریمان کردووە لە ئاسنایکردنەوەدا خۆشەویستان پێش ئەوەی ئیمپۆرتی بکەن چەند معلوماتێکی سەرپێی هەیە تاوەکو ئێمە بیزانین ئەلێراگەر ئەمە سەرنج بنووسرا ئیمپۆرت ئەس فوتیج ئەگەر بە فوتیج داخلی نێ بەرنامەی ئافتەر ئیفێکت بکەین هەروەکو ڕسمێک هەرەوە ڕسمە چۆن هەروەکو ڕسمێک تەعاملی لەگەر دەکا لێرەکانی کراوە نییەن بۆیە لەم حاڵەتەدا تۆ ئەلێرە دەتوانانی ئۆپشناتت هەیە کۆمپۆزیشن ڕیتین لێر سایزس ئەگەر کۆمپۆزیشن ڕیتین لێر سایزشی لێ بدەی لە فۆتۆشۆپ چۆن بۆ لێرەکان گەورە و گچکەیان کوو بووە حەڕێک بەم شێوەیە فیت مەرەگە دێتەوە بەڵام ئەگەر هات و کۆمپۆزیشن لێ بدەین ئەو لەو حاڵەتەدا ڕەنگە بلێرێک لە لێرەکان گەورەتر بێتن سەری و زەڵامەی گەورەتر بێ یان ئەمە گەورەتر بێتن تەنسیقەکەی تۆزێک تێک چوو بێ لار بوو بێ شێوا بێتن بۆیە با ئێمە خۆمان تووشی سەرێشەی ئیزافی نەکەین بینێ ئێرە فوتەیچ کۆمپۆزیشن ڕیتین لێر سایز لێ بدەین اینجا ئیمپۆرت لێ بدەین و بیهێنین بزانین لە پاش ئەمە چ شتێکی تر چاوەڕوانی ئێمەیە ئەوەش ئیمپۆرت کەوا ئێمە ئیمپۆرتمان کرد ئەلێرە بە هەمان شێوە لەم حاڵەتە بێتن ڕیتینەکە بێ وەروەها ئیدیتەبڵ بێتن ئیدیتەبڵ لێر ستایلانی بتوانین لێرەشی ئیدیتەبڵی لێرەکان بکەی و دەستکاریان بکەین یان لێرە دەتوانین هەر هەمووی دیسان دووبارە لێک دەداتەوە و ئیشەکەمان لێ دەشێوێنیتن هەمووی دەکاتە یەک پارچە بە ئیدیتەبڵ بێ ئۆکەی خۆت بکە و مەترسێ بزانین چیتر دەقەومێ خۆشەویستان بە شێوەیەکی ڕاستە و خۆ فیلەکە هات بۆ نێو بەرنامەی ئیملاق ئەدۆب ئافتەر و ئیفێکت ئەلێرە یەکسەر کردیتە کۆمپۆزیشنێکی سەربەخۆش دەبل کلیک بکەن کۆمپۆزیشن دەبێتەوە وهروها فۆلدەرێکی کردوتەوە بۆ هەموو ئەو لێرانەی کە لە فۆتۆشۆپ بوونیان هەبوو ئەو لێرانێک کە ئێوە لێرە سەیری دەکەین بۆیە دەرێن لێکچوونێکی لە بینی ئافتەر ئیفێکت و هەروها فۆتۆشۆپ بە هەمان شێوە لە بینی ئافتەر ئیفێکت و ئیلیستریتیش هەر هەمان لێکچوون هەیە ئێستا ئێمە با دەبل کلیک بکەین بزانین ئەو یانسیبە چۆنچۆنی بۆ ئێمە دەرچووە خۆشەویستان دەبل کلیکمان کرد بەم شێوەیەکەوە ئێوە دەیبینین ئەمە فیلەکەی هاتووە هەروەها لێر لەسەر لێریش لەسەر یەکتری نیشتووە بەڵام شتێکتر هەیە مفاجئەیەکتر بۆ ئێمە هەیە ئێمە یەک کۆمپۆزیشنمان دروست کرد بەڵام کە دەیتە بەشی خوارەوە لێرە هەر گروپی بۆتە کۆمپۆزیشنێک هەر گروپی بووە بە کۆمپۆزیشنێکی سەربەخۆ ئەمە شتێکی زۆر باشە زۆر ئاسانکاریە ئەمە لەبەر چێ لەبەر ئەوەی ئێستا لێرە لەم فیلاتانە لەم لێرانێکەوە لێرە کراوەتەوە هەر گروپێک کۆمەڵێک شتی لەژێر سەرایە بۆیە ئەو تەنها سەرە گروپەکان دەکاتە کۆمپۆزیشنیان دەکاتە لێر ئێستا بەهات بە ئەمە یەک لێری سەربەخۆ بە سەب لێری نەبایە ئەمان سەب لێرن ئەوە دەبووە یەک لێر و نەدەبووە کۆمپۆزیشن بەڵام ئێستا لەبەر ئەوەی لێرەم بە گروپات دروست کراوە هەموو بە گروپات دروستکرا بۆی هەر گروپی کردووە بە کۆمپۆزیشنێک بەس هیچ کێشەیەکی ئەوتۆی لەگەڵ زۆق و سەلیقەی ئێمەدانە ئیشەکانی خۆت زۆر بە جوانی دەتوانی ڕایی بکەین با فاسیلێک وەرت بگرین و دوایە دەگەڕینەوە لاتان. دووبارە بە خێربێنەوە سەر و سەرچەوان خۆشەویستان ئەمە یەک کۆمپۆزیشنی سەرەکیە کۆمپۆزیشنی شەرەکیمان برن بەو ناوە هاتووە دەتوانین لێرە دووبارە ئەمە ناوەکەی بگۆڕن لە کۆمپۆزیشن سێتینگدا بگرین و بنووسین بڵێن فاینەڵ شتێکی لەو بابەتە بە تەنزیماتێکش لێرە بکەین خۆگوناحنی و خێرە ئەمە فاینەڵەکەمانە کۆمپۆزیشنی چکە کۆمپۆزیشنی ترمان هەیە کە لە نێو کۆمپۆزیشندایە ئۆتۆماتیکیان دروست بووە بۆ ئەوێ ئێمەتانی کارەبارەکانی خۆمان بە جوانی ڕایی بکەین ئێستا ئەمە کۆمپۆزیشنی کۆتاییە یعنی کەواتۆ عرض کراوە ئەلێرە لە سیچرکەدا بینە سەر گایدس بزانین لەوێن دەرێت چمان هەیە کە دەبل کلیکمان کرد لە بەشی گایدس ئەوانەمان هەیە دەتوانانی حرکات بمانە لە بۆمانە دروست بکەی کاتێک کە هاتیەوە نیهایی بە هەمان شێوە لە حرکاتی نیهایی ئەلێر هەرچی یەکت کرد بێ پیشان بەست کۆمپۆزیشن بەشی تێکستەکان ئەمە تێکستەکانە هەر یەکێک لە تێکستەکان بڵێن کەوا چۆنی دروست بە لێرە دەتوانانی حرکاتی بۆ دروستکەی ئۆفەکە بە تەنیا بێت و ئیش و کارەکانی خۆتی لەسەر بکەی بەم شێوەیە
هەم کۆمپۆزیشن ئەلێرە ڕز دەبێتن لە بەشی تابەکان هەمووی دەبێتەوە یەک بێکە دەستکە هەر دەستکاریەکرد کرد لێرە دەستکاری هەر یەشێکی لەوانت کرد لەم لێرانە هەرکە دەستکاری هەر کامیانت کرد لە فاینەڵەکە هاو شێوە دەبێتن بە هەمان شێوە دەبێتن دوای هێریێری دەچنە سەر بەشەکان. جا بەڕێزان خۆشەویستان ئەمە بەشێک بوو لە بەرنامەی ئەمڕۆمان چۆنێتی ئەمرەکردنی فایلێکی فۆتۆشۆپ وەروە کارکردن لەسەری لەنێو بەرنامەی ئەدۆب ئافتەر ئیفێکتدا وەکو دەیبینن کاتێک کە ئێمە لە فۆتۆشۆپ فایلەکەمان ئامادە کرد و کاتێکەوە دێنەوە بۆ بنێو بەرنامەی ئافتەر ئیفێکت یعنی تۆ باگراوندت هەیە تۆ هەندێک ئەلێمنتت هەیە لێراتت هەیە یعنی کۆمەڵێک ئاسانکاری بۆ کردووی کات لە نێو ئافتەر ئیفێکتداکە تۆ خەریکی ئەم دیزاینەی نێو بەرنامەکە بیتن نێو واجهەکەی ئەو پرۆژەیەکەوە خۆت دەتەوێت بی لەوانەیە کاتێکی زیاتری برێ بەڵام هێنانی فایلێکی ئامادەکراوی فۆتۆشۆپ و هەروە ئیلوستریتی AI ئەوە تۆ ئاسانکاریەکت بۆ دەکا بناغیەکی تەواوی خانووەکەت بۆ دادنێتن پاشان تۆ زۆر بە ئاسانی توانی یەکە بە یەکە بچیتە سەر ئەم بەشانە و گۆڕانکاریان بدەیتێ ئیفێکتاتیان بدەیتێ لە نێو بەرنامەی ئافتەر ئیفێکتدا کە لە داهاتوودا ئێمەش هێدی دەچینە سەریان.